والله طبعا حکومەتی تورکیا هەموو دژایەتێک و هەموو ئەوەی بەرامبەر بە میلەتی کورد دەکات چ پارتی بی چ یەکێتی بی چ هەر میلەتی کورد هەر زداتی هەموو قەومیەتی کورد دەکاتن تورکیا ئەو قەسفەشلەوەیە کە شەڕ ڕادەگەیەنی بەرامبەر بە عێراق و بەرامبەر بە میلەتی کورد و هەرێمی کوردستان بەڕاستی شتێکی خراپە مەفروزە ئێمە ئەگەر ڕاست بین لە ناو خۆمان هەمومان یەک بگرین یەک دەنگ یەکە هەڵوێز بین دەنگمان بگەێنین لۆ نەتەوەیە گرتوەکان لە بۆ هەموو ئەنحای عالەم برێن کە تو حکومەتی تورکیا تعدال لە عێراق و لە کوردستان و لە قەومیەتی کورد دەکاتن ئێمە مەفروض نییە قبولی ئەو قەسب ئەوەی بکەین والله اینجا تەمەنەوە حکومەتی هەرێم لە خۆی دەزانێت چکن بەڕاستی نالن میلەتی کورد ئەوە بێ ئەگەر خۆ خەتاکە لە حکومەتی هەرێمە حکومەتی هەرێم کە نەیوێ ئەوە بێتن لەنا حکومەتی هەرێم مەفروضە بە جواب ئێستا ڕئیسی کۆمار کوردە سکرتێر دومی ئەوەی پەرلەمانی عێراق کوردە تقریبا قیادەی عێراق ئەکسەریەتی ئێستا کوردی تێدایە ئەوان بێ جوابن ئەدی دەبی میلەتەکە چ بکاتن جوابی چی هەبی کە ئەوان لە ناو ئیدارەی حکومەتن بە جواب نێن ئەدی میلەت چی پێ دەکرێتن میلەتی کورد ئەمە برین وەکو ئەوەی ئینتیفاقێکە بەڕاستیەوەی کە ئێمە بیری لێ دەکەینەوە ئەم لێدان و کوتانەی لە هەرێمی کوردستان دەکرێت یا مەسەلەن ئێستا لە پێنجوێنە هەرایەکەیان گەاندوتە پێنجوێن بەڕاستی ئەمە باشە گەر ئەمە دەستێک نەبێ حکومەت یارن بۆ مووقیفێکی نییە بۆ قسەیەک ناکە یعنی جوتیاران لەو پەڕی پێنجوێن تۆباران دەکرێن ژیانی لە تاڵ دەکرێت لە چیاکان بەهۆی پەکەکەوە ئەم بۆردومانە دەکرێت بەڵام ئێستا پێنجوێن پەشی لێە ئەمە ئینتیفاقیەکە کراوە بەڕاستی یعنی ناکرێ حکومەتی هەرێم لەو مابەستانە بێمەوقیف بێ بێدەنگ بێ ئەرچێتی بە جواب بێ سکاڵای خۆی هەبێ داوا بکە ئەم لێدان و کوتانە هاوڵاتیانە بێتاوان دەکوژرێن خەڵک مەڵک و ماڵی خۆی بەجێ دێلێ کشت و کاڵی بەجێ هێشتووە کارەساتێک بۆ کارەساتە لە پێنجوێن لە دوو ڕۆژە لەوێ قەسف دەکرێت بەڕاستی ئەمە ئەرکی حکومەتی هەرێمی کوردستانە بەیاننامەی هەبێ مووقیفێکی هەبێ کا پەرلەمانمان بۆ داوا هیچ مووقیفێکیان نییە ئەو پەرلەمانە خێو لێکەوتووە بەڕاستی ئەمە نوێنەری خەڵکن ئەم پەرلەمانی ئێمە 111 ئەندام پەرلەمان 4 ساڵ جارێک باری خەڵکی هەرێمی کوردستان قورس دەکرێ لەبەر ئەوەی 111 ئەندام پەرلەمان خانشین دەکرێت کە چی یاسایەکتان جێبەجێ کردو کاشی من چی یاسایەک بووە چ داوایەکتان بۆ خەڵک کردووە خەڵک سەری چۆتە قوڕەوە لە هەموو بابەتەکانەوە لە هەموو خزمەت گوزاریەکان هەموو خزمەت گوزاریەک ڕاوەستاوە هەموو خزمەتی خەڵک ئەنجا گرانیش ڕۆژ بە ڕۆژ ئەوە بەرنامەیە پیلانەوە دێتە پێش تەماشاکە لە هیچ مووقیفێک من پەرلەمان نەدی مووقیفێکی جوانی هەبێ ئێمەش دڵمان پێی خۆش بێ پشتگیری بکەین پەرلەمانێک خەوتووە بێدەنگ معاشی خۆی وەردەگرێت بەڵام حکومەتێکە هەتا سەر ئێسقان دژی هاوڵاتیە دژی خەڵکە حزبی دەسەڵاتدار مەسلحەتی لەوەدایە کاشی من مەسلحەتی لەم گرانی بوونەدایە مەسلحەتی لەم تۆپبارانکردنی تورکیا بۆمان دەکرێت واجبە حکومەتی هەرێم ڕەدەلفعلی هەبێ بەیاننامەی هەبێ جوابی تورکیا بدرێتەوە بەڕاستی ئەوەرچی وانە ئەرچی دەسەڵاتە ئەرچی حکومەتە حکومەت یانی چی هاوڵاتی هیچی بۆ ناکرێت هاوڵاتیی بۆ ناکرێت دێسە جادە لێشت دەدرێ بەشکە ڕمە کەرامەتی خەڵکیانشکان بە شەغل لە سەجادە لە خەڵک درە کاکە